ئەو ئاەتانەی خوێندمەوە لە سوورەتی ئەنعامان، بەڵام یەک دوو ئاەتمان مابوو لە سوورەتی ئەنبیا دوایەوە لە چیرۆکی تەڵان سەیدنا ئیبراهیم پێغەمبەری خوا سەلامی خوای لێبێ. ئەو یەک دوو ئاەتەش کە ئەوە بوو گەیشتینە دوای موناقەشەکردن لەگەڵ قەومەکەی، دوای موناقەشەکردنیش لەگەڵ باوکی کە سوورەی مەریەما بوو. دێنەوە سەر چەند ئاەتێک کە لە سوورەی ئەنبیا بەجێمان هێشت بوو هەتاکو ئێستا دێک کە حەلەقەی سێهەمێتی یا چوارەم. دوای ئەوەی کە مناقەشەکەی لەگەڵا کردن و فەرمووی ئوفل لەکم وەلیما تەعبودون من دون الله ئەفەلا تعقیلون، دوای ئەوەی کە بتەکانی شکاندن، ئەوانش طبیعی بۆ ئینتقامی مەبدەئی خۆیان و عەقیدەی خۆیان و بتی خۆیان، قالوا حرقوه وانصروا آلهتكم إن كنتم فاعلين. عقوبەکەی چی بوو؟ عقوبەکەی ئەو بوو کە بیسووتێنن، بڕیاریاندا کە ئاگرێکی زۆر گەورەی بۆ بکەنەوە. ئیتر مەشهورە لەوەی کە لە سیرە و تاریخە کە ئاگرەکە ئەوەندە زۆر بووە، ئەوەندە گەورە بووە کە کەس نەیتوانێت سەیدنا ئیبراهیم بباتە نزیک منجەنیقێکیان بۆ دروست کردو، ئاوەکو دارلاسیک یان وەکو قۆچەقانی کە پەتی هەبێ و شوێنێکی هەبێ ئاوە ڕای کێشێ و پاشان بەرەڵایکەن بیباوە ناو ئاگرەکە، بیگەێنەتە ناو ئاگرەکە. لەبەرەوەی ماوەیەکی زۆر زۆر هەتاوەکو سوتەمەنیان بۆ کۆ کردوت و داریان بۆ کۆ کردو، دوای کە خستویانەتە ناو ئاگرەکە. جا لێرەشە تەبعاً معجزەی سەیدنا ئیبراهیم دەرەکەوێ کە معجزەکەی بریتە لەوەی کە خوای پەروەردگار هاوکاری بووە کە ئەو ئاگرە نەیسووتاندووە، کە فەرمێ وانصروا ئەمان وتیان بیسووتێنن. طبعاً حرقوه ئەو تەشدیدە لە فعلەکەیە بەمعنای تەشدیدە لە ئیشکردنەکەشە. ئشارەتمان پێدا جارێک گوتمان لە سوورەتی یوسفیشا کە فەرمێ وغەلقت الأبواب، یعنی دەرگاکانی زۆر محکەم داخست. هەروەها لێرەشە کە فەرمێ حرقوه، یعنی وا بیسووتێنن ببێتە خۆڵەمێش و هیچ ئاسارێکی نەمێنێ. وانصروا آلهتكم، بە کوشتنی ئەو بە سووتاندنی ئەو دینەکەی خۆتان سەرەخەن. ئەوە شتێکی طبیعیە کە لە قانونی تەدافعە لە صراع و ململانێکردنە هەر کەسە کە تەرەفەکەی مقابلی خۆی تەضعیفەکە معنای وایە مەبدەئی خۆی سەرەخە. إن كنتم فاعلين قلنا يا نار كوني بردا وسلاما على إبراهيم. ئێمەش ئەمرمان کرد بە ئاگرەکە کە خوای پەروەردگارە فەرمێ ئەمرمان کرد بە ئاگرەکە کە ساردیش بێتەوە و ئەوەندەش سارد نەبێتەوە بیتەزێنێ، سارد بێتەوە و ئەمانیش بێ لەسەر ئیبراهیم. قلنا يا نار كوني بردا وسلاما على إبراهيم. بەو شێوەیە خوای پەروەردگار ئیرادەی وابوو. جا معجیزەکەش لێرایە خۆی ئەگەر بێت و خوای پەروەردگار بارانێکی ببارانیایە و ببارایە و ئاگرەکەی بکوژانایەتەوە، ئەوانیان وت وەڵا ئەگەر باران نەئەباری چاکمانە سووتان، یارەگەر خوای گەورە بۆی ئاسان کردایە و ڕای کردایە لە دەستیان، هەیانوت وەڵا بمان گرتایە وامانە سووتان. بەڵام معجیزەکە ئەوەیە کە سەیدنا ئیبراهیمێکی تەنها خۆی کەوتۆتە بەردەستی ئەوان و ئەوانش بە کەیفی خۆیان ئاگرەکەیان کردوت و بە اختیاری خۆشیان بردویانەتە پێش و ئەشی سووتێنن. بەڵام خوای پەروەردگارە فەرمێ قلنا يا نار كوني بردا وسلاما على إبراهيم. أنجا أفرمي وأرادوا به كيدا فجعلناهم الأخسرين. أوان ويستيان بلان ونخشيشان بودانا أبو بلان إيما أوان مانوالي كركزر المند بن. چونکە سەیدنا ئیبراهیم لێرە ئەو دەرسە فێرە بین، ئەو غیرەت و حەمیەی کە بۆ خوا جوڵاوە لەبەر خاتری خوای پەروەردگار ئاوا پاداشتی داوەتەوە. بەڕاستی ئەو کەسەی کە لە حەدیسی قودسیشە هاتووە ئەفەرمێ ئەو کەسەی کە هەنگاوێ بێ بەرەو خوای پەروەردگار، ئەو کەسەی کە باڵێ بێ بەرەو خوای گەورە، مەسافەی قۆڵێک باڵێک، خوای گەورە مەسافەی هەنگاوێک دێ بەرەو لای ئەو. هەر کەسێک کە بۆ خوا بسوڵحێ خوای پەروەردگاریش هاوکاری ئەوە بێ. إن تنصروا الله ينصركم. ئەگەر ئێوە خوای پەروەردگار سەرخەن دینی خوای گەورەش ئێوە سەرخا. معقولیش نییە لە عەدلی خوای پەروەردگاریش ناوەشێتەوە بەڕاستی کە عەدلێکی مطلقە، لەوە ناوەشێتەوە تۆ غیرەتت بجوڵێت دینی خوا سەرخەی دیفاعی لێ بکەی خۆت بخەیتە ناڕەحەتیەوە. بەڵام حاشای خوای پەروەردگار کە بەزەی بە تۆیان نێتەوە مناسەرەی تۆ بکات، ممکن نییە. ئەوە لەناو بەشەرا شتێکی ناممکنە، فەکەیفە بە خوای پەروەردگار. ئەنجا فەرمێ وەنەجەیناه وەلووطا، ئەویشمان ڕزگار کرد و هەروەها سەیدنا لووتیش کە برازای خۆیەتی و ئەویش ئێکێکە لەوانەی کە ئیمانیان بە سەیدنا ئیبراهیم هێناوە.